ئەمێش بۆ مەسەلا کەش و هەوایێژی کا وێ گەرمایەکەش vê zêdetir were yan na biçine cem pisporê keşnasiyê bi rêz Sîrwan Salih ji Kelarê li gel me ye dembaş bi rêz. Ev şepola germayê زۆر سپاس بەخێربێن ئێوە کاتی ئەم کاتە ئێوەش باش. serçava. Ev şepola germayê ya kunha heye ji ku derê tê Herêma Kurdistanê gelo çavkaniya wê ku ye? بەڵێ پێشەکی زۆر سپاس بۆم دەرفەتە سڵاو لە ئێوە هەموو بینەرانی خۆشەویست. ئاسایی کە بەهۆی کاریگەری هاتنی ناوچەیەکی پەستا نزمی زەریای هەندی و گەرمی وەرزی ساڵانە کە هەموو کاتێک لە هەموو ماگەکانی ساڵی وەرزی هاویندا ڕوو دەکاتە ناوچەکانی هەرێمی کوردستان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کاریگەری ئەو ناوچە پەستان نزمە زەریا هەندیە فراوانتر بووە وای کردووە کاریگەری کردوتە سەر بەرزبوونەوەی پلەکانی گەرما و بەرزبوونەوەی چەند پلەیەکی ڕێژەی شێ لە ناوچەکە بۆیە ئێستا پلەکانی گەرما لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە بەرز بووەتەوە. بەڵێ ئایا کەی دەگەینە نزمبوونەوەی پلەکانی گەرمایان هێشتا ماویەتی؟ لە ڕاستیدا هێشتا ماوێتی چکە سەرەتایی کاریگەری ناوچە پەستان نزمە زەریا هەندێکەیە کە لە ناوچەکانی باشووری عێراق و ناوڕاستی عێراقەوە بازنەکەی فراوان بووە ئێمە پێشبینیەکەین کە لە ڕۆژانی یەکشەمە تاکو و ناوەڕاستی هەفتەی داهاتوو لە ڕۆژی یەکشەمەوە تاکو سێشەمەی هەفتەی داهاتوو کاریگەریەکانی باتە هەرێمی کوردستان زیاتر پلەکانی گەرما بەرز بێتەوە بە تایبەتی لە ناوچەکانی گەرمیان لە ناوچەکانی خانەقی و قەرەتەپە و جەلەولا و دەروبەری دەریاچەی حەمرین پێشبینیەکەین پلەکانی گەرما تا ئاستی 50 بۆ 52 پلەی سەدی لە ڕۆژدا تۆمار بکرێ بە تایبەتی لە نێوان کاژمێر دوی پاشنیەوە هەتاکو کاتەکانی دوای عەسر. بەڵێ ئەوە دوو ڕۆژە هەولێر زۆر زۆر گەرمە بایەکیش لەگەڵە ئەو با و تۆزیش هەر لەگەڵ شەپۆڵەکەیە؟ بەڵێ لەبەرەوەی پلەکانی گەرما کاتێک بەرزە بێتەوە لە بەراوردێک واتە جیاوازیەک لە نێوان پەستانی هەوا لە چینەکانی هەوا لە ناوچە شاخاوەکان و ناوچە دەشتایەکانە دروست دەبێت ئەم جیاوازی پەستانە دەبێتە هۆی خێرایی با زیاترە بێت کە با لە پەستانی بەرزەوە هەڵەکات بۆ پەستانی نزم بەمە شوک و شەوازی گەڕە دەرەکەوێت لەبەرەوەی پلەکانی گەرما بەرزە بێتەوە جیاوازی پەستانە بێتە هۆی دروستبوونی با بە تایبەتی لە ناوچە شاخاوەکانەوە بەرەو ناوچە دەشتایەکان کە ئەمەش بەڵێ کاریگەری ئەو شەپۆلە گەرمایەیە کە خێرایی با هەندێک کات لە هەندێک ناوچە بە تایبەتی ئەو شوێنانی کە نزیکن لە زنجیرەچیەکان تا ڕادەیەک تا 20 بۆ 25 کیلۆمەتر بەرزە بێتەوە ئەمەش بەهۆی خێرایەکەیەوە تەپوتۆز و گڕەی ناوخۆی لەو ناوچەیە دروست دەبێت. چلەی هاوین کۆتایی هاتووە بەڕێز یان هێشتا ماویەتی؟ ئێمە ئێستا لە چلەی هاوینداین چکە چلەی هاوین لە ناوەڕاستی مانگی تەمووزەوە تا هەفتەی تەمووز ناوەڕاستی مانگی تەمووز دەست پێیەکە هەتاوەکو 20 بۆ 25 ئاب واتە مانگی داهاتوو بەردەوامە بێ ئێمە ئێستا لە ناوەڕاستی چلەی هاوینداین و لە دوای 20 تا 25 هەشتەوە ئیتر پلەکانی گەرما لە کاتەکانی شەودا دابەزن لەبەرەوەی مەودای کاتەکانی شەو زیاترە بێ بەڵام مەودای کاتەکانی ڕۆژ کەمە بێتەوە و تیشکی خۆر کەمتر بە دەرەوەیە بۆیە لە کاتەکانی شەو بە تایبەتی کاتەکانی نیوەشەو بەرەوبەرە بەیان هەست بە فێنکیەکرێ بە تایبەتی لە دوای چلەی هاوین بەڵێ ئێستا هەر چلەی هاوین بەردەوامە. اینجا حەزمان لێیە بزانن گەرمترین و فێنکترین ناوچەکانی کوردستان کامەن؟ لە ڕاستیدا هەمیشە فێنکترین ناوچەکانی هەرێمی کوردستان ئەو زنجیرەچیانن کە لە 2000 مەتر بەرزترن ئەو گوند و شار و شارۆچکانەی کە دەکەوێتە نێوان ئەم زنجیرەچیانەوە لە ناوچەکانی دۆهۆک و هەولێر و باکووری سلێمانی و ناوچە شاخاوەکانی باکووری هەولێر و ناوچەی بڵێن دەوروبەری چیای حەساڕۆست ئەو ناوچانە فێنکترین ناوچەن لە هەرێمی کوردستان بە هاوینە هەوار ناسراون بەڵام ناوچەکانی گەرمیان ئەوەی کۆکو لەسەر ئاستی هەرێمی کوردستان دەتوانین بڵێن ناوچەکانی نێوان قەرەتەپە بۆ جەلەولا و لەوێشەوە بۆ خانەقی بەرزترین پلەی گەرما لە هەرێمی کوردستانی تیا تۆمارەکرێت. gelekî spas bi rêz Sîrwan Salih pisporê keşnasiyê tu ji Kelarê mêvanê me bû zor zor spas.